بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بە دەست پێشخەری قەوارەی ئیسرائیل گرژەکان لە خاکی فەڵەستین دەستی پێکردوێتەوە دوای ئەوەی کە قەوارەی ئیسرائیل هەڵیگرتە سەر مزگەوتی ئەقسا و دەوێت بە زۆر دانیشتوانی گەڕەکی جەڕاح لە قودس دەربکات. گرژی لە نێوان قەوارەی ئیسرائیل و بزوتنەوەی حەماس دەستی پێکردەوە. دوای ئەو ڕووداوانە بزوتنەوەی حەماسیش وەڵامی قەوارەی ئیسرائیلیدایە و بە چەند موشکێک هێریش کردە سەر. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لە سەرەوە دەکەین نهێنی پەلامەردانەکەی قەوارەی ئیسرائیل لەم کاتەدا بۆ سەر قودس و غەزە چییە؟ و ئایا کێشەی قودس تەنها کێشەی فەڵەستین یاخود کێشەی هەموو مسلمانانە لە سەرتاسەری جیهان؟ ئەوە بۆچی لە هەرێمی کوردستان هەندێک ڕاگەیان دەیانەوێت قەوارەی ئیسرائیل وەکو مەزلوم نیشاندن لە کاتێکا خۆی داگیرکەر و زاڵمە. لەگەڵ مامێت. نیازی جوولەکەکان بۆ هەڵکوتانە سەر مزگەوتی ئاقسا لە 28 ڕەمەزان و هەوڵی بە زۆر دەرکردنی دانیشتوانی گەڕەکی جەڕاح لە قودس دوو هۆکاربوون وایان کرد بە درێژایی شەوانی مانگی پیرۆزی ڕەمەزان شاری قودس ئارامی لەبەر هەڵبگیرێت. لە چەند مانگ پێشترەوە ئۆردوگانشینەکان و ڕێکخراوەکانی جوولەکە خۆیان بۆ هەڵکوتانی گەورەی سەر مزگەوتی ئەقسا لە 28 ڕەمەزاندا ئامادە دەکەن. با پێی ڕۆژمێری عیبری ئەو یادە هاوکاتە لەگەڵ ئەوەی ناویان لێناوە ڕۆژی یەکخستنی قودس یان قودسی عیبری و بنەڕەتەکەی بۆ داگیرکردنی تەواوەتی قودس لە شەڕی 6 ڕۆژەی ساڵی 1967 دەگەڕێتەوە. ساڵانە ئۆردوگانشینەکان و ڕێکخراوەکانی جوولەکە لەو ڕۆژەدا هەڵکوتانی گەورە و ترسناک بۆ سەر قودس و مزگەوتی ئەقسا دەکەن و دوو ڕۆژبەر لەو وادەیە ڕێپێوانی گەورەی هەزاران کەسی ئەنجام دەدەن. ئەم ساڵ بەر لە وادەیە دانیشتوانی موسڵمانی قودس بۆ ڕێگری لەو بۆنێ و هەڵکوتانە سەر قودس و مزگەوتی ئەقسا بڕیاری مانەوە لە مزگەوتەکە و شکستپێنانی پرۆژەی درێژخایەنی باجوولەکەکردنی قودسیاندا. هاوکات لەگەڵ دۆخی مزگەوتی ئەقسا دەرچوونی بڕیاری دادگای ناوەندی قودس بۆ دەرکردنی خێزانە فەڵەستینیەکان لە گەڕەکی شێخ جەڕاح لە قودسی خۆرهەڵات دۆخەکەی ئاڵۆزتر کرد و مانەوەی نزیکەی 2 هەفتە پێکدادانی توندی نێوان فەڵەستینیەکان و ئۆردوگانشینەکانی لێکەوتەوە. بە پێی زانیاریەکان تا ئێستا 12 خێزانی گەڕەکی شێخ جەڕاح بڕیاری دادگای نێوەندی قودسیان بۆ چۆڵکردنی خانوەکانیان بە بەرژەوەندی جوولەکەکان بەدەست گەیشتووە. هەفتەی ڕابردووش بوو تۆمارێکی ڤیدیۆیی کچێکی بەڕەچەڵک کوردی شاری قودس بڵاو بووەوە کە لەگەڵ جوولەکەیەکدا ڕوبەڕووی دەبووەوە کە دەیویست خانوەکەی داگیر بکات. با پێی ئەو تۆمارە ڤیدیۆیە جوولەکەکە نەیدەتوانی نکۆڵی بکات لەوەی ئەو هەوڵی بۆ دەدات دزی و داگیرکاریە، بەڵام پاساوی بەوە دەهێنایەوە کە ئەگەر ئەو داگیری نەکات یەکێکی دیکە هەر داگیری دەکات. هەرچەندە لە ساڵی 1948 و 1972 جوولەکەکان بانگەشەی خاوەندارەتی خانوبەرەکانی گەڕەکی شێخ جەڕاح و چەند گەڕەکی دیکەی قودس دەکەن لە کاتێکدا لە دوای نسکۆی ساڵی 1948ەوە کە ئەو کات قودس لە ژێر دەسەڵاتی ئوردوندا بوو، ئەو خێزانانە بەپێی ڕێکەوتنیەکی نێوان حکومەتی ئوردون و ئاژانسی ئۆنروای سەر بەنەتەوەی گرتوەکان لەو گەڕەکە نیشتەجێ بوون. گەڕەکی شێخ جەڕاح بە ناوی حوسامەدین شەرەفەدین عیسا جەڕاحەوە ناونراوە کە پزیشکی تایبەتی سەرکردەی بەڕەچەڵەک کورد سەلاحەدینی ئەیوبی بووە لە قودس. هەرچەندە جوولەکەکان بانگەشەی خاوەندارەتی خۆیان بۆ زەوی ئەو گەڕەکە بۆ 136 ساڵ پێش ئێستا دەگەڕێنەوە، بەڵام شێخ جەڕاح پزیشکە تایبەتیەکەی سەلاحەدینی ئەیوبی کە گەڕەکەکەی بەناوەیە 802 ساڵ بەر لە ئێستا کۆچی دوایی کردووە و گۆڕەکەشی لە کەنارێکی گەڕەکەکەدایە.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرمپرسە میوەندەرێک لە بەڕێزان دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ هزر و لێکۆڵینەوەی استراتیجی لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت و لە هەڵەبجەوە کامیل محمود نووسەر و چاودێری سیاسی سوپاسی ئامادەبوونیان دەکەین ئەگەر سەرەتا کاک دکتۆر عوسمان بینە لای بەڕێزتان باس لەوە بکەین بە دیاریکراوی هۆکاری دروستبوونەوەی گرژیەکان چییە بۆچی دووبارە گرژی لە فەڵەستین سەری هەڵداوەتەوە ئیسرائیل دەستی کردووە بە پەلامەردانی مزگەوتی ئەقسا و هەروە بۆردومانکردنی کەرتێ غەزە. بە ناوی خودای گەورە و میهرەبانەوە سڵاو لە جەنابەت مامۆستا حەکیم و سڵاو لە بینەران و یا ڕەبی خوددا تاعاتی هەموو لایەکمان قبوڵ کات ئینشاءڵڵا. بەڕاستی ئەم کێشەی ئەمڕۆ نییە لە 49 لە 1949 سەدەی ڕابردووە ئیسرائیل خوتەیەکی هەیە ئەوش بە تەهویدکردن بە یەهودیکردنی شاری قودسی موسڵمانەکان چی بکە دەوروپشتی قودسی هەمووی کردێتە مستعمرات مستەوتەناتی یەهودی کە لە ئەوروپاوە هاتوونە ئێستا ماوە ئێستاچن یەواشواش بەڵێ ئەچنە ناو خودی گەڕەکە عەرەبیەکانەوە ئەنەوێت لەوێشەوە ئەو ئیشە بکەن یعنی عەرەبەکان دەربکەم بە ناوی ئەوە کە ئەمە محکەمەیەکی ئیسرائیلی وتێتی ئەم عەردەهین مستەوتنینە و یعنی خۆی لە وەختی ئینتیدابی بریتانی کە لەوێ بوو چەند قەراراتێکی دەرکردووە لە ساڵحی یەهود و مستەوتنەکان. ئەمڕۆ محکەمەیەکی ئیسرائیلی کە خۆی طبعا منحاز نییە منحازە بە سەر یەهودیەکان و مستەوتنەکان ئەیانەوێ یعنی بەردەوام بن لەو خوتەیە بەڵام مسلمانانی فەڵەستینی هەستان بەرهەڵستی ئەوە بکەن ئەمە یەک دووەم بەڕاستی حەقیقەتی جوولانەوەی ئەم گرژیە ئەوەیە خودی بنیامین نەتەنیاهوو لە قەیرانێکی گەورەیە ئەوش ئەوەیە ناتوانێت حکوومەت تشکیلکە لە ئیسرائیل معارەضە بە ناوی کوتلەی گۆڕان یان تەغییر بە ناوی بەسەرکردایەتی لەبێت لەوە بوو حکوومەتێک تشکیلکە و ئەگەر بێت ئەم حکوومەتە تشکیل بکرێت بە زووترین کات نەتەنیاهوو ئەدرێتە محکەمە لەسەر گەندەڵی خۆی و کوڕەکانی لەبەرەوە گەندەڵیکی زۆرێ لەسەریان اینجا ئەمە مەسەلەی مان و نەمانە هەستا نەتەنیاهوو ئەو حرەکاتی ئەو چەند جەمعیەتێکی یەهودی ڕەگزپەرست هەن کەوا یانەوێ مستەوتەنات دابنن نەناو ئەحیای عەرەبی هەستیان مەسەلەی حەی سەلاحدین ئەو حەیەیان زندوو کردەوە مەجموعەیەکی ڕەگزپەرست چوون بە ناو عەرەبەکانەوە گەڕەکە عەرەبەکان ئەڵێن بمرێت عەرەب بمرێت ئیسلام طبعا ئەمە ئیستیبزازی موسڵمانەکان بوو دوایی شتێکی ترشێ لەناو خودی ئەقسا مزگەوتی ئەقسا عورفە بۆ موسڵمانەکان دوای نوێژ دەرەچنە دەرەوە لە ساحەکانی دەوروپشتی ئەقسا دانشن و نوێژەکەن و هینەکەن ئەم ساڵ با بڵێن ئیسرائیلیەکان و ئەو حرەکاتە ڕەگزپەرستەکان چوون ئەیانەوێ مسلمانەکان لەوێ دەربکەن و محاوەلەیان کرد دەریان کە بۆ 12 ڕۆژ دوایی خەڵکێکی فەڵەستینی هاتە دەمی ئەوەوە و ئەو شتە فەشەلیێنە شورتەی ئیسرائیلی مەجبور بوو هەم مستەوتنەتەکان لادا و هەم ئەو با بڵێن سەیتەراتانەی دانابوو لەوێ ئەوانە لەوێ بکشێنەوە یعنی ئەمە ڕاستی ئەوە بوعدێکی تری ئەم ڕاهەندێکی تری ئەم بابەتەیە طبعا ڕاهەندێکی ترشەیە ئەوش نەتەنیاهوو هەر وەکوتم لەبەر چەند ظروفێکی خۆی ئەیەوێ لە ئیسرائیل بارودۆخێکی وا بخڵقێنێت کە بڵێت ئیسرائیل لە خەتەرە یان ئەعلان حالەی تەوارێ بکە کە ئەعلان حالەی تەواریئی کرد حکوومەتەکەی ئەتوانێت بەردەوام بێ بڵێ فەرمووەوە ئێمە لە خەتەرین ئەوە ئیسرائیل خودی ئیسرائیل لە خەتەرە فهەستا چی کرد ئیستیبزازی غەزەیشی کرد دەستی کرد بە لێدانی مەدەنیەکان لەناو خودی غەزە خەڵکی غەزەش بە سەواریخ بە سەواریخێک کەوا موشەکێک کاوان تەوەقعیان ناکرد گەیشتنە چەند شوێنێک
بەڵێ فەرموو مامۆستا. کەواتە بڵین ئەوەی کە دەست پێشخەری کردووە وەکو بە ڕێزوتت خودی قوارە ئیسرائیل خۆی دەست پێشخەری کرد لاڵتانە سەر مزگەوتی ئەقسا پەلامەردانی نوێژ خوێنەکان و دواییش بە زۆرم لێ هەوڵی چۆڵکردنی گەڕەکی شێخ جەراح کە گەڕەکێکە کە هەندێک خەڵکی بڵێن بەڕەچەڵک کوردیش تێدا لەو ماوە لە کەناڵی جززیرە کچێک بە ناوی مونا کوردی چاوپێکەوتنی کرد بوو کار بەڕەچەڵک کوردی شێر تێدا لەو گەڕەکە. بەڵێ بەڵێ طبعا ئەمە مامۆستا بۆعدی ئەقلیمیشی تایە بۆعدە ئەقلیمێکە ئەوەیە طبعا ئەم گرژیە ئەبێتە هۆکارێکی گەورە بۆ وڵاتانی عەربی کە ئەو وڵاتانەی بەداخەوە لە با بڵێن لە کەنداوی عەربی بەبێ هەری بەبێ هیچ مقابلێک هەستان بە عملیەی تەطبیع لەگەڵ ئیسرائیل. طبعا ئەمڕۆ ئەم ئینتیفاضەیە بە جۆرەی زۆربەر چاودێران ئەوەی لە قودس ڕۆدا ئەمە سەرەتای ئینتیفاضەی سێمە بێت و احتیمالە بچێتە خودی ناو فەڵەستینەوە و شەقامی عەربی و اینجا ئەم بۆعدەی هەیە یعنی ئەوە زۆر بۆ ئیسرائیل ئەوە ئەبێتە مشکلە بۆ تەطبیعی ئەو ڕژێمانەی کەوا لە کەنداوی عەربی و لە مصر لە سوودان ئەیانەوێ تەطبیع بکەن لەگەڵ ئیسرائیل. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر دواتەگرێم و لای بەڕێز ماوەسە کامیل جەنابیشت بەخێر بی دەمەوێت لەوە دەست پێ بکەین کە زۆر جار هەندێک خەڵک باز دەکات کە کێشەی قودس تەنها کێشەیەکی ناوخۆی فەڵەستینیەکانە بۆ چوونی بەڕێزت لەو بارەیە چیە بایاخی قودس بۆ موسڵمانان وایە کێشەی هاوبەشی هەموو موسڵمانان نیە ئەوەی کە ئێستا ڕوودەدات؟ بسم الله الرحمن الرحيم سڵاو ڕێزم بۆ ئێوەی بەڕێز بۆ میوانە بەڕێزەکەتان زۆر سوپاس. بەتەکید کێشەی فەڵەستین کێشەیەکی میحوەری ناوچەی هەستەکەم دەنگاتەوەی نەکە لای من ئەگەر چاک بکرایە. بەڵێ ئەو کێشەی فەڵەستین دیارە کێشەیەکی مرکزی هەموو منتیقەکەی هەموو منتیقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست عالەمی ئیسلامی و لەوێشەوە بۆ هەموو عالەم یعنی بۆ ئۆرەیەکی غیرە مستەقڕە کە زیاد لە 70 ساڵەوە بەرەو 80 ساڵە چێ ئەو کێشەیە هەیە و ئەوە بەنسبەت ئێمەوە وەکو خەڵکی ناوچەکە وەکو خەڵکی هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم عالەمی ئیسلامی پەیوەندی زۆری بە ئێمەوەیە بەداخەوە ینی هەندێک کەس لەوانەیە ئەو نەزڕەیەیان هەبێ بە تایبەتی ئەوەی زیاتر لە کوردستانەوە ئەزام جەنابیش مەبەستێک ئەوە بێ کە زۆر لەسەرەوە وتێ کە ئێمەی کورد زۆر هاوسۆزین لەگەڵ فەڵەستینیەکانە خەڵکی عەرەبیا خەڵکێکی کەف هاوسۆز نەبووە بۆ شێوە لەگەڵ ئێمە ینی بەداخەوە من نازام لەوانە پرسمەوە لە ئاستی جۆرا و جۆریان تایە ڕاستە هەندێکی زۆری لە ئاستێکی ینی قسەی زۆر مراهقانەیەکەن لە ڕووی جەنابتان بەڵام هەندێکی ژێ لە ئاستی باڵایە هەندێکە زێ ئەکادیمیە و جۆرە پرسیارانەیەکە بەڵام ئێمە بێ بپرسین ئایا دۆستایەتی و هاوسۆزی و پەیوەندی کورد لەگەڵ ئیسرائیلا بە درێژایی ئەم سەدەی ڕابردوو ئێمە چ خێرێکە لە بە درێژایی 50 ساڵی ڕابردوو چ خێرێک و چ سوودێکمان لێ بینیوە ینی ئیسرائیل بە هیچ شێوەیەک دۆستی گەلی کورد نەبووە دۆستی دۆزی کورد نەبووە ئەسا لە بەشێکی کوردستانە لە باشووری کوردستانە کێشەکە کێشەی لەگەڵ عێراق و عالەمی عەرەبیایە کە دۆستە ئەگینا ئێمە ئەبێەوەمان لە یاد نەچێ ئەو خەتە جەهەنەمیەی کە موسادی ئیسرائیلی لەگەڵ میتی تورکیا کە بۆ گرتنی وەجەلان ئەوەی دەوری باڵای بینی لە گرتنی ئەو سەرکردە کوردیا موسادی ئیسرائیلی بوو ئەزانین کە عەبدوڵڵا وەجەلان کاتێک کە ئاوارە بوو لە نێوان بیقاعی لوبنانی لە ئەڵمانیا رووسیا هۆڵەندا ئیتالیا ئەمانە ئەسوڕایەوە دوجار لە گەشتێکیە لە هۆڵەنداوە بۆ چینیا لە نێرۆبی ینی بە تەنسیق لەگەڵ تورکیا لەگەڵ موسادی ئیسرائیلیا بە تایبەتی مەکتەبی موساد لە ڕۆما و لەگەڵ مەکتەبی موساد لە نایرۆبیا
ینی ئەوانە خەتەکە زیاتر موساد ئیسرائیلی داینیا بۆ دەستگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلان و خەتەیەکی زۆر محکەمیش بوو. ینی ئەسەفەن حەق نییە کورد بە هیچ شێوەیەک یعنی ئیسرائیل بە دۆستی خۆی بزانێەوە بە تایبەتیش ئەگەر ئەوەش نەبێ. یعنی ئەمە قەزەیەکی ئینسانیە بەدەر لە هەر شتێکی ترەمە قەزەیەکی ئینسانیە. ئیسرائیلیەکان هەمیشە زایۆنیەکان هەمیشە دەست پێشخەرن لە دروستکردنی ئەم گرجیانە ئەوە تا ئێستا لەم مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆ ئیستیفزازی ڕای عامی ئیسلامی بۆ ئیستیفزاز و ناڕەحەتترکردنی خەڵکی مسلمانی فەڵەستینی یعنی لە ناو مەسجیدی ئەقسا و لەو شوێنانەی کەوا فەڵەستینیەکان ئاوارە و ئەو بەردەوام ڕۆژانە فەڵەستینی ئاوارە و دەربەدەرە بن. ینی گەلێکن زۆرترین لاجئیان هەیە لە ماوەی 70 ساڵی ڕابردووە نزیکەی 5 ملیۆن لاجئیان هەیە. یعنی ئۆنڕوا و هەموو هەیئەتەکانی ئومەی متحیدەدان بەوانن کە زۆرترین لاجئ لە عالەمە ئێستا لاجئی فەڵەستینیە. ئەوە چەندەوە لاجئە یعنی خەڵکێک هەبێت لەو پەڕیانەوە بەڕاستی قەیرانێکی ئەخلاقیشە زیاتر. تۆ وەرە دژایەتی گەلێکی داما و ئەو گەلەی کە ئێستا جگە لە خۆیان و جگە لە خوای گەورە کە ڕەحمیان پێ بکات هیچ دۆستێکی تریان لەسەر زەویان نەماوە تا عەرەبەکان یەکەیەکە پشتیان تێەکەن و لەگەڵ فەڵەستینیەکانە لە بەفشاری ئەمریکای پارێزەری ئەو کیانە لە ناو جەرگەی عالەمی ئیسلامیە وردە هەمویان تەسلیمە بن. ئێستا فەڵەستینیەکان لە میحنەتێکی گەوران چ دۆستێکیان هەیە تەنها گەلە داماوەکان دۆستیانە نەوانەی وەکو ئێمە کەوا ئەو میحنەتانەیان دیوە ئەو جینۆسایدیان دیوە ئەو هەموو ناڕەحەتیان دیوە ئیتر هیچ دۆستێکی کەیان نیە هەمووی دوژمنیانە بە تایبەتی ئیسرائیل زۆر بێڕەحمانە بەرامبەریانە وەستێ لە ماوەی 50 ساڵی ڕابردووە لە ماوەی حەد ئەم 15 ساڵی ڕابردووە کۆمەڵە تەسعیدی زۆر ناڕەوا کراوە لەلایەن ئیسرائیلەوە هەمووی دەست پێشخەریەکان سوپای ئیسرائیل و هێزە ئەمنیەکانی ئیسرائیل و ئەو قەوارەیە دژی خەڵکی بێدیفاعی فەڵەستینی جارێک مستەوتەنات و ئەوانەیان لەسەر خاکەکانیان دروستەکەن جارێک باخەکانیان ئەسووتێنن جارێک لە ناو مزگەوتەکانە پێشێلی حورمەتی مزگەوتەکان و بە تایبەتی مەسجیدی ئەقساکەن و خەڵکەکە ئەو ڕوژێنن بە تایبەتی ئێستا کە بنیامین ناتانیاهۆ کە خۆی لە ئەزمایە ینی کێشە و مەلەفی فەساد و ئەوانەی هەیە ئەم قەیرانە لە بەدەست پێشخەری کابینەکەی ئەو دروست کراوە ئەم بنیامین ناتانیاهۆیی کە هەر لە سەردەمی عەبدوڵڵا ئۆجەلانیش ینی بڵند ئەجەوید و بنیامین ناتانیاهۆ بە تەنسیق لەگەڵ یەکە عەبدوڵڵا ئۆجەلانیش هەر ئەو کاتە دەستگیرکرانی کەسێکی زۆر بێڕەحم و بێبەزەیە لە هەموو قۆناغەکانی ئەوەی کە ئەو کابینەی دروست کردو و سەرۆک وەزیرانی ئیسرائیل بووە فەڵەستینیەکان ناڕەحەتی زۆریان لە ژێر دەستی ئەم کەسا دیوە بەداخەوە ئێستا کە ئێستاش لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەوە ڕوویاوە هەر بە هەمان شێوە بە دەست پێشخەری هێزە ئەمنی و سەرکوتکەرەکانی ئیسرائیل بووە و ئێستاش تەسعیدەکە بەردەوامە بەڵام بەداخەوە لەسەر ئاستی عالەمی لەسەر ئاستی هەرێمایەتی بە تایبەتی ناوچەکە کە هەمووی دەوروبەرەکەی عالەمی عەرەبیە تا ئێستا هەمووی بێدەنگە تەنها ڤیدیۆ کۆنفرانسێک لەم دوێنێ بووە یا ئەمڕۆ بووە لە جامیعەی عەرەبی گرتوێتی کە تا ئێستا نەیانتوانیوە قەرارێکیش دەربکەن. ئەگەر بە کورتی وەڵامی و پرسیارەشم بدەیت تۆ دواتر گەڕێم بۆ لای بەڕێز بەزەوەی کە پەیوەست بە کورد جگە لە دەستگیرکردنی ئۆجەلان بە هاوکاری مۆسادی ئیسرائیلی بڵین کاتی خۆشی لە شۆڕشی ئەیلولیشە هەر پشتیوانی نسکۆی شۆڕش بوون یعنی هەمیشە مەسەلەی کوردیان وەکو کارتێکی گوشار بەکارێناوە بە کورتی وەڵامی و پرسیارم دەوێت سوپاس دەکەم. بەڵێ بە تاکید لە هەموو شۆڕشەکانە ئیسرائیل دەوری هەبووە لە نسکۆی شۆڕش لە سەرکوتی شۆڕشەکانی کووردا و کاتێکیش کورد ویستی بێتی ڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی ناوەندیا بکەوەکەوە 11 ئازار یعنی ئیسرائیلیەکان هاتوونەتە بن کلیشەی کورد و کوردیان هانداوە و دیسانەوە وەرەقەکەیان گرتوێتەوە بەدەستی خۆیان بۆ ئەوەی جارێکی کە کورد ئاوارە بکەن و تەنگەژەیەک لە ناوچەکەیان دروست بکەن یعنی هەرگیز دەوڵەتی ئیسرائیل یا قەوارەی ئیسرائیل دۆستی کورد نەبووە ئەوەی کەوا دیفاع لە دۆزەکەی لە قەزیەکەی بکە بەڵکو کوردیان وەکو کارتێک بەکارهێناوە چ لە بەرامبەر حکوومەتی عێراق و چ لە بەرامبەر عالەمی عەرەبی و عالەمی ئیسلامیش و لە هەموو نسکۆکانیشدا بە تایبەتی لە نسکۆی ساڵی 1975 ئیسرائیل شای ئێران ئەمریکا ئەمانە هەمووی جەزایر هەمویان بە تەنسیق پێکەوە ئەو شۆڕشەیان لەبار برد. ئێستا کە خەڵکیەک لێرەیە
ڕخنە لە ئێمە ئەگرێ بەڕاستی کاک حەکیم با ئەو بزانی ئەو ڕخنانەش هەمووی سەرچاوەکەی لە شتێکەوە حقدێکەوە وەرگرتووە ینی نەزعەیەکی حاقیدانەی لای ئەوانە ینی حقدیان بەرامبەر بە خەڵکە مسلمانەکە هەیە مەسەلەکە هەر تەنها ئیسرائیلیش نییە ینی پیان خۆشە مسلمان لە هەر شوێنێک سەرکوت بکرێ بەداخەوە کۆمەڵی خەڵکی حاقیدەی ئەویان پێ خۆشە هیچ نازانی هۆکارەکەی چییە ینی هەر لە نەفسیەتێکی حاقیدانەوە سەرچاوی گرتووە یا ئایدۆلۆژیایەک لە پشتی ئەوە. بەڵێ سپاس دەکەم ماوەستا کامیل دواتەگرێم بۆ لای بەرز کاک دکتۆر عوسمان گەرم بۆ لای بەرزت سەبارەت بەوەی کە لەلایەنە فەڵەستینیەکان لەسەر ئاستی ناوخۆی فەڵەستین بۆچی بزوتنەوەی فەتح کێشەی نییە بەڵام حەماس بۆ نموشک ئاراستەی قوارە ئیسرائیل دەکات کێشەکە تەنها کێشەی حەماسە بە دیاریکراوی بۆچی تەنها ئەو بەرگری دەکات لەبەری فەتحەوە وەکو دەڵێ دینە شامی شەریفە؟ بالنسبة حماس يعني بابلين بالنسبة فتح أولا وعباس كسروكي رخراوي فلسطينية عباس أقادارة لما يجوي فتح ولما يجوي ياسر عرفات ل 2000 لصالي 2000 كان ديفيدي دوم لواشنطن كرد لقل سەرۆک وەزیرێکی ئیسرائیلی لەوێ آخر وەکو لێ معاملەیەکیاندا پێی وتیان جۆ بگرە ئەمە قبوڵەکەی باسی قودس ناکەی باسی گەڕانەوەی 3 ملیۆنی فەڵەستینی لە دەروەی وڵاتە ناکەی ئێمە حکوم زاتیەک دەدەینێ یاسر عەرەفات وتی ئەوە کامل نییە بۆ من ئەوە بەس نییە بۆ من ئەم عەرضەی ئێوایدەن من ناتوانم خیانەتی قضیه فلسطینی بکەم لەبەرەوە کە گەڕاوە زوو تاو ئیسرائیل و ئەمریکا مۆساد و سیایی قەراریاندا یاسر عەرەفات وەکو با بڵێن لیمۆیەک چی عەسیرەکەیە بوو دەریان کرد ئەیتر دەست نادا زەهرداریان کرد و کوشتیان عەباس ئەمڕۆ سەرۆکی کیانی ئەو کیانە فەڵەستینیە تەنسیقی ئەمنی هەیە لەگەڵ ئیسرائیلە بەڵێ محمود عباس چۆن بتوانێ یعنی پۆلیسی شعبی فەڵەستینی بکە کە هەڵ نەجوولێنەوە دژی ئیسرائیل ئەو کیانەی لە فەڵەستینە وەکو زۆربەی کیانە و قەوارە عەرەبیەکانن ئەوانە پۆلیسی شعوبی عەرەبین و شعوبی مسلمان ناتوانن موقفێکیانە بێ تەنها ئەتوانن بڵێن ئیدانەیەکەین لەوە زیاتر ناتوانن هیچ بڵێن چونکە موچەیان ارتباطێکی با بڵێن ئەمنی هەیە لە بین جیهازی ئەمنی ئیسرائیلی و جیهازی ئەو کیانەی کە محمود عباس سەرۆکایەتێکە لە ضیفەی غەربی ئەمە وەڵامی پرسیارەکەی سەبارەت بە حەماس سەر ڕایەوەی کە بڵێن ئەو بەشەی کە کەرتی غەزە کە نزیکەی زیاتر لە 2 ملیۆن کەسی تێدا نیشتەجێ بەدەوام گەمار و لەسرە توانیوێتی بەردەوام پەرەی بەخۆبداوە و ئاراستەکردنی موشک بۆ یەکەمین جار کە باز لەوە دەکرێت گەشتۆتە قورس پێشکەوتنێکی باشە بۆ حەماس لە ڕووی سەربازیشەوە؟ بەڵێ یعنی خۆی بەڕاستی حەماسش ئینزاریدا وتی بە نەتەنیاهو وتی ئێمە 12 ساعت تەدەینێ واز بێنی لەو فەڵەستینە مامۆستا حەکیم تقریبا 600 فەڵەستینی زامدارە و 300 گەیشتە 300 ئەمڕۆ لە کوژراوی فەڵەستینی هەیە وتی ئەگەر ئێوە ئەوە بکەن ئێمەش مەجبورە بین ساحب هەڵوێست بین ئەوە بوو ئەو ساوارخانەیان نرد و ئەو ساوارخان تقریبا 107 ساڕوخە وەدرا لە زۆر شوێن بە تایبەتی لە ئەسدود و لە عەسقەلان لەوێ ئیسرائیل ئەمڕۆ زۆربەی ئیسرائیل لە ڕوعبێژێ لە ترسا ئەژێ ئەلەیرەدا حەماس ئەوێ بڵێت ئێوە ئەوە ئەکەن بە شعبی فەڵەستینی ئەوە بالمقابل ئێوەش ئاسایشی نەتەوەی ئێمەش ئاسایشی نەتەوەی ئیسرائیلێت ئەخەینە ترسەوە بەڵام نەتەنیاهو خۆی چاوەڕێی ئەمەیە کرد چاوەڕێی ئەوەیە کرد کە وەزعەکە بتەقێتەوە لەبەرەوە ئێستا چەند وڵاتێکی بە تایبەتی یەکێتی ئەوروپا حتا مصر ئەیانەوێ وەکو لێی بژێوی بکەن مفاوەزات بکەن حتا کۆنتڕۆڵی ئەو ناوبیژوان بکەن حتا کۆنتڕۆڵی ئەو بارودۆخە بکەن
نەتەقێتەوە بەڵام بە بۆچوونی من هەروەکو تۆزێ پێشستەوتم ئەمە سەرەتای ڕاپەڕینێکە پێشێچێ هەموو فەڵەستین بگرێتەوە و دەرەوەی فەڵەستینش بگرێتەوە. بەڵێ بەس وەکو ئەوەی کە پێدوا سەرکەوتو نابێ ئەوەی کە ئەو گەڕێکی شێخ جەراح کە ئێستا ئیسرائیل بە زۆر دەیەوێت خەڵکەکەی دەرکە کە دانیشتوانەکەی 3000 بەشێکی زۆریان لەو ناوچێ دەکات لە قودس سەرکەوتو نابێت چونکە باز لەو دەکرێت کە لە 1837 بەڵە جوولەکە لە فەڵەستینە هەبوو بەڵام ئێستا بووەتە 6 میلیۆن یعنی ئەوەندە پەری ساندوێستە لە 1985 خاکی فەڵەستینی داگیر کردووە. بەڵێ حەزەکەم ئەوە بڵێ مامۆستا حەکیم کە هینە درێت وعد بەلفۆرە درێ تەنها لە 1970 فەڵەستین هاوڵاتیەکانی یەهودی بوون جوو بوون لە 1992 مسلمانی عەرەب و مەسیحی عەرەب ئەمە یەک بەڵام لەو کاتەوە لە 1970 کە وعدی بەلفۆرە درێ بەڵام ئەوان بەردەوام بوون یەکەم ئینتیدابی بریتانی زۆر ئاسانکاری کرد بۆ ئەو دزدی یعنی بۆ ئەو تاڵانکردنی عەردەرکردنی خەڵکو و فەڵەستینیەکان دووەمش مامۆستا کە دێین باسی ئەواکەین ئەمەوێ بڵێم ئیسرائیل و حەرەکەی سەهیۆنی بە یارمەتی ئەمریکا و نەفەسێکی درێژیانێ ئێستا مەثەلەن 2 ڕۆژ پێش ئێستا محکەمەیەکی ئیسرائیلی وتی ئەو بابەتە دەرکردنی نۆع عائیلە لە شێخ جەراح وتی تەعجیلەکەین نەیوت ئیلغایەکەین ئیسرائیلیەکان بە نەفەسی درێژی ئیشەکەن و بە بۆچوونی من لە ئاخیردا هەر سەرەکەون ئللا مەگەر وڵاتانی عەرەبی و وڵاتانی مسلمان صاحب مووقفێکی زۆر جدیتر بن لەو مووقفانەی کە هەیەە بەڵام بەردەوامە بن. سوپاس دەکەم. مامۆستا کامیل بگەڕێمەوە لای بەڕێز پێشتر لەو پرسیارە دوور کەوتنەوە ئەوەی کە هەندێک خەڵک دەڵێ ئەم کێشەیە تەنها کێشەی فەڵەستینە بەڵام بەو پێی کە بۆ نمونە قودس یەکەم قیبلەی مسلمانان بووە سێمین پیرۆستترین شوێنی مسلمانانەوە پێغەمبەر درود و خای لێبێت لەوێوە شەوڕەوی کردووە سەرکردەی ناوداری کورد سەلاحەدین ئەیوبی ڕزگاری کردووە ئەمە پرسێکی هاوبەشی ئێمە نییە لەگەڵ فەڵەستین؟ بەتاکید ئەم قەزیە فەڵەستین چەند ڕەهەندێکی هەیە یعنی وەکو ئینسان ئەمە قەزیەکی ئینسانیە و ئێمە ئینسانین و متعاتیفین لەگەڵ هەر ئینسانێکە کە لەم سەرزەویە زوڵمی لێ بکرێ مسلمان و غەیری مسلمان ئەمە وەکو ئینسانە بێ ئەمە ئەم حاڵەتە ئینسانیەمان تیا بێ وەکو مسلمان ئێمە ئەوە قەزیەک ڕەهەندێکی دینی هەیە کە وەکو جەنابت باست کرد ئەوە یەکەم قیبلەی مسلمانانە و خەڵکانێکی تری بیانی هاتوون غەیری مسلماناتون و شوێنیان داگیر کردو ینی وەکو دکتۆر فەرمووی لە 1970 لە دوای وعدی بلفۆرەوە جوولەکەی تیا بووە ئەو لە 1970 بە تەواوی معنا مافیەوەیان هەیە کە هاوڵاتی بن لەگەڵ مسلمانەکان و مەسیحەکانە لەو شوێنە لەو قەوارەیە بەڵام ئەوەی کە ئێستا زۆرینەی هەرە زۆری یەهودیەکانی ئیسرائیل بریتین لە یەهودی ئەمریکی و ئەوروپی و ڕووسی و ئەو ئەفریقی و ئەوانە ینی لەوێ کۆکراونەتەوە و خاکی خەڵکیان داگیر کردووە ئەمە لە ڕووی دینیەوە لە ڕووی ئینسانیەوە ئەمانە هیچی مەقبول نییە ینی ئێمە باز لە تعریب بکەین لە کوردستانە خەڵکێکی هەر هاودینی خۆشمانن تەنها لە زمانە جیاوازیمان هەیە سەدەیەکیشە لەگەڵیان ئاژین هاتوون چەند شوێنێکی ئەمە تعریب کراوە پێمان ناخۆشە ئەسەفەنەوانەی کەوان نەزعی قەومی بە حساب نەزعی قەومی هەرچەند کوردایەتی ئەمانە دێن لەوەیە کوردایەتی بە ئێمە فرۆشنەوە با بە کوردایەتی لە 50 شوێنیکەوە هەر خۆتان ناشرینتان کردووە لەسەر حسابی گەلێکی دامایەک و فەڵەستینی کوردایەتیمان بۆ جوان مەکەن کوردایەتی ئێوە ئیفلاستان پێ کردووە ینی بە زۆر عیبە خەڵکێک هەیە هەرچەندە من پێم وایە ئەوانەی ئەو ڕەخنانەیە ئەگرن ئەڵەن متعاتیف مەبن لەگەڵ فەڵەستینی و مسلمانی فەڵەستینی و ئەقسا بەشێرە زۆریان مسلمانین ئەوانە لە حقدیان بەرامبەر ئەسڵەن بە ئیسلامە بۆیە ئەوەجنا نە مەسەلە کوردیەوە نە مەسەلە ئەوەیە کە ینی بڵێن بۆچی ئەوان دیفاعیان لە میلەتی کورد نەکردو ئەوان داماون یعنی 70 ساڵەوان ژێردەستن نە دەوڵەتیان نەبووە نە هیچ یان دیفاعی چی محمود عباس لەگەڵ سەرانی کوردیا بینی هەبووە حماس و ئەمانە هەر لە مەشاکیلی خۆیان نبوون و کەس دۆستیان نەبووە و نەیشیان ویستۆ کەس بکەن بە دوژمنی خۆیان ینی لە ڕووی دینی و لە ڕووی ئینسانی و لە ڕووی سیاسی و لە هەموو ڕوویەکەوە
ئەوەی ئینسانێک کە حیسێکی دینی تیابێ حیسێکی ئینسانی تیابێ حیسێکی سیاسی سەلیمی تیابێ ئەبێ دیفاع لە مەزلومیەتی و گەلانە بکە کە وەکو ئێمە ئێستا زوڵمیان لێ ئەکرێت کە ئێمەش لە قۆناغێکا زوڵمان لێ کراوە و ئێستاش بەردەوام هەر زوڵمان لێکرێت کاکە تۆ دیفاعکردن لە کیانێکی متەخەتریسی یعنی زۆر درەندە زۆر خراپە میلەتێکی وەکو ئێمە هێشتا زۆر شتمان لە پێشە وەڵای ئێمە ئەگەری ئەوە هەیە جارێکی کە جینۆساید بکرێنەوە گەلە کۆمەمان لێ بکرێ پەلامار بدرێن زۆر کێشەی میلەتی کوردەیە چارەسەر نەکراوە کەچی ئێستا خەندێک خەڵک یعنی لەوەهما ئەژین لەوەهما ئەژین تووشی غرور بوون و ئەزان ئەم قەوارەیە و ئەم کیانە ئابم شەق و شڕش کە هەیە ئەسڵەن هەر بەم شێوەیە ئەبێ ئەگەر ئەم وەزعابەوە بێکە ئێمە بەردەوام ڕەخنەمان لەسەری هەیە لەولاوە دێن ڕووبیانەکانیان بە گەلێکی داماوی فەڵەستینی دیارە ئەو قەزیەی ئێمە قەزیەی دیفاعکردن یا هاوسۆزی بۆ فەڵەستینیەکان بەڕاستی بە واجبێکی دینی ئەزانی نەک بۆ فەڵەستینی ئێمە وەکو مسلمان لە هەر شوێنێک مسلمانێک لە ئەزمەیەکا بێ ئێمە پێمان ناخۆشە وەکو ئینسان هەر کەسێک لە هەر شوێنێکا بێ وەکو ئینسان زڵمی لێ بکرێ ئێمە وەکو ئینسان پێمان ناخۆشە ئەمە یعنی بۆعدی حەقیقی ئینسانێکی سەلیم و تەندروست ئەوانە بەڕاستی نەخۆشن یعنی شەڕ بە مسلمانانی کوردستانە فرۆشن یا تەعنیان لێن یا ئەوە ینی تۆ تەماشاکە بڵند ئەجەوید و ناتانیاهۆ تەنسیقیان کردووە سەرکردەی کوردیان خستوەتە ئەوە چەند ساڵە لە سجنایە داماوە دێ لێرە هاوسۆزی بۆ ئیسرائیل دەرەبڕێ کاکە موسادی ئیسرائیلی نییە دژایەتی کوردەکە لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوە بەس تەنها لە باشوور ئەویش قەزەی سیراعی عەرەبی ئیسرائیلی هەیە ئیسرائیلیەکان یانەوێت لە مقابلی عالمی عەرەبیا وەرەقەی کوردی بەکاربێنن بەڵام هەندێک کورد هەیە بەڕاستی جێلە کوردن یعنی جێلە سیاسین ئەو ڕەخنانە ئەگرن لە خەڵکیەکەوە بە وجهە نەزەرێکی سەلیمیان هەیە سپاس دەکەم مامۆستا سپاس دەکەم مامۆستا کامیل بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەڤرو جیهان هەمین مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلەم بۆ پاراستنێژ vî ڤایرۆسî li kompanya Paşa Baxçe û bû cara êkel cîhanê beşek bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakterya yan vayrosên xerab ev şîşey ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndêşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سڵاو ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. كورينو حس يعني سيبر بارانا ئەو چایە خۆشە وەک چاوی ڕەش بێ شیرینی شەکر ژیانی هاوبەش بێ چا بێ چا نەبێ هەر کەسێ هەم نشینی چا نەبێ قەت پێ چا نەبێت. ئەمە چایەکە وا ئیلهام بەخشە. مامۆستا ئەمە ڕاستە خۆی یەک چایە بەڵام تێکەڵەی حەوت جۆر چایە ئەمە چای نەورەسە نەورەس. بەڕاستی پڕتام و چێژە. چای نەورەس تێکەڵەی حەوت جۆر چای کێڵگەکانی سریلانکایە. ئەمە خەوچاتێکەڵەکەی نەورەسە من بەس ئەم چای خەبەرم مەکاتەوە. یەکێک لە بەرهەمە ناوازەکانی دۆڵفینسی سفرەی سەفەری دۆڵفینسیە. دۆڵفینسی لەگەڵ خواستە هەمە جۆرەکانی ئێوەدایە و
باشترینی بۆ هەڵبژاردوون. بۆ ڕازاندنەوەی سفرە و خوانەکانتان بۆ میوانی زۆر و خوانە تایبەتەکانتان سفرەی سەفەری دۆفینسی هاوڕێی هەمیشەیتان دەبێت. ڕەنگی جیاواز، قەبارەی جۆراوجۆر، کوالیتی باش، نرخی گونجاو، سیمای هەرە دیاری بەرهەمەکانمانە. سفرەی سەفەری دۆڵفینسی باشترین جۆر و زۆرترین دانا. دۆڵفینسی بژاردەی کابانی ماڵ بۆ هەر 4 وەرزی ساڵ. دۆڵفینسی باشترینمان بۆ هەڵبژاردوون. هەیە حەزەکات چایەکەی بۆندار بێ، هەیە حەزەکات بێبۆن بێ، هەیە ئەیەوێت تامی هێلی تیان بێت، هاشا ئەیەوێت هیچ تامێکی تیان نەبێت. بەگشتی هەریەکەمان بە شێوەیەک حەز لە چاکە. بۆیە ئێستا چای سعدەدین لە پاڵچای تێکەڵی چایخانە چەندین جۆری تری چای بۆ ئامادەکردوون و هەمووشیان لە باشترین جۆری چای سەیرانی خاڵیسن. لەگەڵ چای سعدەدین بژاردەی زۆرت لەبەردەستان. چای سعدەدین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک دکتۆر عوسمان گەڕێم بۆ لای بەڕێز. دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم لەبارەی ئەوەی کە هەندێک لە میدیای کوردی دەیانەوێ قەوارەی ئیسرائیل کە لە کاتێکا داگیرکەر وەکو زوڵم لێکراو پیشان بدەن وە کورد دەبێت لەم قەزیە چی وەکو خەڵک چی وەکو حکومەت هەڵوێستی چۆن بێ ئەو پێشلکاری و تاوانەی کە بەرامبەر بە گەلی فەڵەستین دەکرێت و بەرامبەر بە قودسیش دەکرێت. بەڕاستی مامۆستا کاملی میوانت زۆر ئاماژەی بە زۆر شت کرد کەوا زۆر گرنگەمش بە خێرایی پێدا بچمەوە. یەکەم فعلەن قەزیەی فەڵەستین قەزیەی عەرەب نییە. هیچ لە مێژوودا وڵاتێک نەبووە بە ناوی فەڵەستینەوە، وڵاتێکی عەرەبی. قەضیەیەکی بەڕاستی قەضیەیەکە هین ئومەی ئیسلامی هیچ عەلاقەی بە عەرەبۆ نییە. لەبەرەوە ئەو شەقامە کوردیەی کەوا مەزلومە ڕەتفعلی هەیە بەرامبەر فکری قەومی عەرەبی و تعریبکردن، تکایە بە ئەوە ئەو موقفە جیا بکەینەوە. ئەوە دوو مەسەلەی زۆر جیاوازە. یەکەم من دکتۆرێکی مێژوم بینی بەداخەو باش تێنەگەشت بوو لە مێژوو وتی دکتۆر عوسمان ئەی لە وەختیا ئیسرائیل لە وەختیا دەوڵەتی یەهودی نەبووە، ئەی داود و سلەیمان مەلیک سلەیمان و مەلیک داود لە فەڵەستین نەبوونە، ئەوە دەوڵەتێکی یەهودی نەبووە. بەڵێ ئەوە دەوڵەتێکی یەهودی بووە لە نەوەی ئیبراهیمن و ئەمە لە قورئانە ئەڵێ موسڵمانن و بە جۆرەی تەورات حکومیان کردووە. ئەم کیانەی ئیسرائیلی کە هەمانە ئەمە بەرهەمی فکری ئەلمانی ئەوروپی دژی لاسامیەتە. کێیە دانەرەکەی ثیۆدۆر هێرتزڵ کە لە سەدەی 19 لە کۆتایی سەدایکانی 19 باسی فکری سەهیۆنیەتی کردووە، ئەڵێ ئەبێ دەوڵەت کیانێکیانە بێ. اینجا ئەم کیانە ویستیان لە سەرەتادا حتا لە ئەرجەنتین ببێ یان لە ئەفریقیا لە ئۆغەندا لە کینیا چەند شوێنێکیان دراسە کرد، دوای سەریان کردنا باشترین شت فەڵەستینە. لەبەرەوە ئەم کیانە هیچ وجودێکی تاریخی نییە، ئەمە کیانێکی ئەلمانیە و ئەم فەڵەستین بەڕاستی ئاخر وەکو ئێدوارد سەعید ئەڵێ ئەمە ئاخر مستەوتەنەی سپیە لە عالەمدا و زۆر وەکو بڵێ نێزیکە لە کیانی عنصری ڕەگزپەرستی باشووری ئەفریقیای سپی. و بالمناسبە لە 1971 جەمعیەی عمومی سەر بە ئومەم المتحیدە قەرارێکی دەرکرد ئەلێ سەهیۆنیەت حرەکەتێکی ڕەگزپەرستیە. ئیدەن ئێمە ئیجماعمان هەیە بێنەوە ئەمە حرەکەیەکی ڕەگزپەرستیە و ئەمڕۆ زۆر لە دەوائیرەکان ئینسانێنی سپی لە ئەوروپا لە ئەمریکا ئەڵێن ئەو بەرهەمەی
لە ضفەی غەربی بووە لە ئیسرائیلەوە هاتووە نایکڕن ئەڵێن ئەمە بەرهەمی زوڵم و استغلالە. اینجا چۆن ملەتێکی کوردی کە خۆی قوربانی عنصریەتە اینجا بینە سەرەوە با بە خێرایی مامۆستا حەکیم بڵێم پەیوەندی کورد و ئیسرائیل. طبعا مامۆستا ئاماژەی بەوە کرد ئۆجەلان کە مۆسادی ئیسرائیلی کردی کە شتێکی ترشەیە. من لە واشنگتن وەتیقەیەکم دۆزیەوە لە ناشنال ئەرکایڤ لە کاتی ئیدارەی کیسنجەر ئەڵێ ئیسنجەر و طبعا نیکسن لە 73 ئەڵێ سادات وتی بابە من ناتوانم سۆڵح بکەم لەگەڵ ئیسرائیلە، ئێوە دعمی وڵاتێکی دعمی شۆڕشێک تەمەڕودێکەکەن دژ وڵاتێکی عەرەبی من چۆن بتوانم شەقامی عەرەبی. سادات وتی لێمیان پرسی سەرۆکی وڵاتی میسر تەمەڕودە چێ؟ وتی تەمەڕودی کوردان. بەڵێ وتی ئەمە یاخیبوونی کوردانە، ئێوە و ئیسرائیل یارمەتیە دەین. کیسنجەر وتی ئێمە گەیشتینە ئەو قەناعەتە ئێمە ئەبێ ئەو شۆڕشە لە بەرژەوەندی ئاسایشی نەتەوەیی ئیسرائیلی ئەو شۆڕشە لە دوای 73 وتی قەناعەتمان پێهێنا نەسەرکەوتووە بێ و نە لە بەرژەوەندیمانە و بەرژەوەندی ئیسرائیلی پێویستەکە ئەو شۆڕشە نەمێنێ. لە هەمان کاتشە با تۆزێت زیاتر بگەڕێمە دواوە لە بارزانی مەلام سفای بارزان خوافیکە ئەندێرە هینی بینی سەرۆکی وەزیرانی ئیسرائیلی بینی ئەشکۆل وتی ئێوە محاولە بکەن یارمەتیمان بدەن. لێڤی ئەشکۆل وتی وڵای ئێمە وڵاتێکی گچکەین. مەلا مستەفا وتی نا ئێوە زۆر بەهێزن، ئەگەر بتانەوێت کیارێکی کوردی بێ ئێوە توانن نفودی خۆتان بەکار بێنێت. اینجا ئەمە حقیقەتە. با بڵێم ئاخر شت لە ڕەفەرەندەم لە سەرەتادا بڵێ نەتەنیاهۆ چەند وەزیرێکی وتیانە بێ کورد ساحبکیانی خۆی بێ مافی چارەنووسێ، بەڵام 2 هەفتە دوای ئۆکتۆبەری 16 خودی نەتەنیاهو قەرارێکی دەرکرد بابینەرانتان بچن لە ئینتەرنێت گڕی خۆن لە گوگل وتی نابێ هیچ مەسئولێکی ئیسرائیلی تەسریح دەربکە بێنەوە ئەمە کورد حەقی دەوڵەتی هەیە. ئیتر یعنی ئەمە تاریخی کورد و هینە کورد و با بڵێن کیانی ئیسرائیلیە بە هیچ جۆرێک ملەتێکی زاڵم حرەکەیکی عنصری ستەمکار نابێتە دۆستی ملەتێکی مەزڵوم. ئاخر شت لەم بوارە ئەمە ئەوە بڵێم ئەمڕۆ یەکێتی ئەوروپا کە ئێمە بە حەلیفی خۆمانەزانین و حتا ئیدارەی بایدن مامۆسا ئەمڕۆ دوێنە جەریدەی موقعێک هەیە لە ئەمریکا مەسئولە گەورە ئەمریکیەکان تیایدا نووسن پێڵێن the hell قەرارێکی مەقالێکی داگرت ئەڵێ ئەوەی ئیسرائیلێکە نابێت ئێمە یارمەتی بدەین. ئەمە لە نە بەرژەوەندی ئیسرائیلە نە لە بەرژەوەندی ئاشتیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لەبەر ئەوە حتا لە ئیتحادی ئەوروپیش طبعا ئیتحادی ئەوروپی قونسڵەکانیان لە فەڵەستین لە ئیسرائیل چون زیارەتی شێخ جەراحیان کرد و تەعاتوفی خۆیان پێشاندا و نوێنەری یەکێتی ئەوروپا وتی ئێمە زۆر ناڕەحەتین لە دەرکردنی عائیلە فەڵەستینیەکان. لەبەرەوە یعنی بەڕاستی ئیدانەیەکی عالەمی هەیە. اینجا حکوومەتی هەرێم ئایا لە مەلیک عەبدوڵڵا دۆستترن لەگەڵ ئیسرائیل؟ ئایا لە یەکێتی ئەوروپا پەیوەندیان بەرزترە لەوان یاننا؟ لەبەرەوە ئێمە ئەڵین بۆ چوونی من حکوومەتی هەرێم هەر احترامن بۆ مەشاعری کە لە 1990 ئەم هەرێمە موسڵمانە ئەبێ وەکو وڵاتانی ئیسلام و دووەلەی عەرەبی هەر هیچ نەبێ قەرارێ دەربکە بلێ ئێمە ناڕەحەتین نیگەرانین ئێمە هیوادارین ئاشتی بگەڕێتەوە. ئەمە کەمترین شتە جگەلەوەی ئێمە هەروەکوتم ئەم قەزیە قەزیەی ملەتی کووردە هیچ قەزیەی عەرەب نییە هیچ پەیوەندیشی بە عەرەبۆ نییە. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر عوسمان. مامۆستا کامیل سەبارەت بە بڵێن کاردانەوەی وڵاتانی عەرەبی وەکو پێویستە لە کاتێک جیانیش بڵێن ئەو تاوانی دژە مرۆڤایەتیە شەیدکردنی منداڵ و خەڵکی مەدەنی و گۆڕینی دێموگرافیا و داگیرکردنی خاک کەمان هەموو تاوانی نێودوڵەتین. هەڵوێستی وڵاتانی عەرەبی هەڵوێستێکی شەرمنانەیە بە بۆچوونی بەڕێزت بۆ وڵاتانی نێودوڵەتیش؟
طبعا عالمی عربی بریتە لە گەلەکان و لەگەڵ سوڵتە ڕسمیەکانە سوڵتە ڕسمیەکانەوانن کەوا و دەسەڵاتانن کە زەمانەتی مانەوەیان لەسەر و کورسیانە بەوەیە کە دژایەتی ئیسرائیل نەکەن ئێستا ئەوان عنی پلاکی داگیرسان و کوژانەوەیان بەدەست ئەمریکا و ئیسرائیلە ئەوانە بە هیچ شێوەوە یەکە هەمویان تەسلیمە بن بە ئەو سەفقاتانەی کە الحەمدولله تا ئێستا هەمووی یەک لە دوایەکەوەی کە ئیدارەی ئەمریکی ئەیخاتە ڕوو لە ماوەی ئەم 15 ساڵی ڕابردووە بە تایبەتی شکستی هێناوە و هیچی نەگەیشتەوە ئاخرینیان سەفقەی قەڕنە ینی ئەمانە هەمووی هیچ شتێک نەکراوە کوتم لە ماوەی ئەمڕۆ بۆ یا دوێنێ بزانام کۆنفرانسێکی ڤیددیۆ کۆنفرانس یعنی بە ئەنتەرنێت پێکەوە جامعەی عەرەبی لەسەر ئاستی وەزەرای خارجی بۆ ئازام کۆبوونەتەوە تا ئێستا بەیانێکیشان دەرنەکرد نەمبینیوە من بەیانەکەیشان هەشتاوە ئازامدەریان هەر نەکرد هێشتا ڕێک نەکەوتون لەسەر سیغەی بەیانەکە لەسەر سیغەی بەیان ڕێک نەکەوتون تا ئێستا ئەم کیانە بەڕاستی کیانێکە ئێستا تەنها عەرەب بێدەنگە تەنانەت جاران کە ڕای گشتی ئەوروپی و ئەمریکی و دکتۆر لە بۆ یەکێتی ئەوروپا ئاماژەیەکی پێدا یعنی لەسەر ئاستی ئەمریکی یەکەم پاڵپشتی قوارەی زایۆنی ئێستا لەناو لەسەر ئاستی شەقامی ئەمریکی و لەسەر ئاستی نوخبەی ئەکادیمیش یعنی دەنگە پیا بووە کاڵێ ئەم قوارەیە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە بەڕاستی هۆکاری گرژیەکانە لەسەر ئاستی عالەمی هۆکاری گرژیەکانە لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوا لە نێوان عالەمی ئیسلامی و عالەمی غەربیە چونکە هەر بەهۆی ئەوانەوەی ئەم هەموو تەنگەژانە دروستە بێ و قوارەیەکە ینی حتا هەر لە پارەوەی کە جەنابی دکتۆر ئاماژەی بە نظامی فەصلی عنسوری و ئەوە کرد نەژاد پەرستی کە لە جنوبی ئەفریقیا بە خراپترین شێوە ڕوویدا لە ماوەی ڕابردووە بەڵام ئەمەی ئیسرائیل زۆر لەوەی جنوبی ئەفریقیا خراپترە حتا لە ئیستطلاعێکی ئەمریکی هاردوو ئوستازی جامیعەی میریلاندی ئەمریکی و ئەویکیان ئوستازێکی جامیعەی جۆرج واشنگتۆن پارەکە ئیستطلاعێکیان کرد ڕاپرسیێکیان کرد لە ناو 521 خەبیری استراتیژی شارەزا لە تەنگەژەی کێشەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تەحدید کێشەی فەڵەستین کۆمەڵە پرسیاریان کرد لەو 521 خەبیرە لەوانە پرسیاری حەلی دەوڵەتەین ئەوەی دوو دەوڵەت بۆ ئیسرائیلی و فەلەستینیەکان دروستکە لە سەدا 52 وتیانەوە شتێکی ممکن نییە دوو دەوڵەتیش لە پەنایەکە هەر نایان کرد ئەم کێشەیە حتا بە دوو دەوڵەتی چارەسەر ناکرێت گرنگترین شتێک کە پرسیار کرا ئایا جۆری ئەم سیستەمە و ئەم دەوڵەتەی کە ئێستا هەیە ناوی ئیسرائیلە چ جۆرێکە سیستەمەکە ینی ئەوەی زۆر مهم بێت زۆرینەی ئەمریکی بوونەوانەی کە دەنگیان دابووتەیە لە خەبیرەکانە لە سەدا 59 ڕێیان بەوە دابووکەوە ئەم دەوڵەتە ئەم سیستەمە سیستەمی حکمی ئاپارتایتە یعنی ئەوەی جنوبی ئەفریقیە کە فەصلی عنسوری و نەژاد پەرستیە لە سەدا حوتی ئەوەی ڕەتکردەوە کە ئەمە نیزامێکی ئاپارتایت بێ لە سەدا حوتی ئەجنا ئەوانی کەشی کە نەیانوت بوو ئاپارتایت نییە خستویانە پاڵ جۆرێکی تری حکمڕانی یعنی زۆرینەی ئەمریکیەکانی ئێستا ڕایان وایە کە ئەم نیزامی کە ئێستا ئەم قوارەی هەیە مای شەرمە بۆ مرۆڤایەتیش و بۆ بەتایبەتی بۆ ئەم سەدەی کە سەدەی پێشکەوتن و کرانەوەی هەموو عەقڵەکان و کرانەوەی دنیاە بەڕووی یەکترا هەموو گەلوونەتەوە و ژیار و شارستانێتەکانیش بەڵێ بە کورتی مامۆستا ئەو پەیوەندی کە وڵاتانی عەرەبی هەیە سەرکردەکان لەگەڵ قوارەی ئیسرائیل لە پێناو چییە بە کورتی بێ سوپاس دەکەم وڵی بە کورتی تەنها ئەوە بۆ هەموو کەس معلومە هەر پەیوەندیەک لە عالەمی ئیسلامی و عالەمی عەرەبیە کە ئەمڕۆ هەیە جگە لە چەند دەوڵەتێکی دیاریکراو بە تایبەتی عالەمی عەرەبی هەمویان بۆ پارێزگاری لە کورسیەکانیانە چونکە دیارە شۆڕشی بەهاری عەرەبی ڕوویە لە پێناوی ئیسرائیلە هەندێک شۆڕشی پێچەوانە بەرامبەری وەکەوەی لە میسرا کرا ینی میسر بەو مۆقع ئەستراتیژی کە هەیەی ڕازی نەبوون بکەوێتە دەستی کۆمەڵێک کە بە سیاسەتی ئیسرائیلی نەخۆن یعنی عالەمی عەرەبی دەسەڵاتەکانی عالەمی عەرەبی کە ئێستا بە قووەتەکرێن بەهێزەکرێن پشتیوانیان لێ ئەکرێت کە هەمووی دەسەڵاتی سەرکوتکەر و دیکتاتۆریەت و لە ئیسرائیلیش خراپترن هەمووی ئەوانە بەهۆی ئەوەی کە ئەوانە مانەوەیان لە پێناوی ئیسرائیلە بۆەوەی کەوا ینی زەمانەتیان داوە کە هیچ ناکەن بەرامبەر بە ئیسرائیل جگە لە بەیاناتێکی وەکو ئەمانەی کە ئێستا بەردەوام دەریان کردووە تا ئەمڕۆ هەرچەند ئێستا لەسەر بەیانەکەش ڕێک ناکەون سپاس دەکەم دکتۆر عوسمان ئەگەر شتێکت مابێ زۆر بە کورتی کاتمان نەماوە سپاس دەکەم بەڵێ وڵا بە کورتی ئەڵێم ئێمە لە هەرێمی کوردستان لە بقعی لە بەشێکی تاریخین جوڕافین کە ئەوش بەشێکە لە بابڵێن بیئەیەکی ئیسلامی ئێمە بەشێکین لەوە با
لەگەڵ حەلیفی غەڵەتە نەبین ئەو تەطبیعی چەند کیانێکی عەرەبی کردیان شعوبی عەرەبی ڕەفزی کردووە ئێمەش لە کوردستانە ئەبێ زۆر ئاگاداری ئەوە بین ئێمە دوا ڕۆژمان لەگەڵ ئەم ملەتانەیە لە دەور و پشتمان و ئیسرائیل ڕژێمێکی ڕەگزپەرستیە و دوا ڕۆژی نییە و وەکو باشووری ئەفریقیا ئەڕوخێت. سپاس دەکەم. سپاس بۆ بەڕێزان دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ هەزر و لێکۆڵینەوەی استراتیجی کە لاولێرەوە لەگەڵمان بێرەوە کامیل مەحموود نووسەر و چاودێری سیاسی کە لە هەڵابجەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بینێرانی بەرز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.